نحمده ونستعينه ونستغفره ونستهديه ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا من يهده الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له وأشهد أن محمدا عبده ورسوله صلوات الله وسلامه عليه يا أيها الذين آمنوا اتقوا الله حق تقاته ولا تموتن إلا وأنتم مسلمون يا أيها الناس اتقوا ربكم الذي خلقكم من نفس واحدة وخلق منها زوجها وبث منهما رجالا كثيرا ونساء واتقوا الله الذي تساءلون به والأرحام إن الله كان عليكم رقيبا يا أيها الذين آمنوا اتقوا الله وقولوا قولا سديدا يصلح لكم أعمالكم ويغفر لكم ذنوبكم ومن يطع الله ورسوله فقد فاز فوزا عظيما ثم أما بعد السلام عليكم ورحمة الله وبركاته زيادة خوشويستان وآزيزانم میوانانی ماڵی پەروەردگار لە زنجیرەی چیرۆکی گەورەمان موسایە گەیشتینە ئەوەی کە موعیدێکیان دانا بۆ مناقەشە. طبعا ئێمە بە درێژایی ئەم چیرۆکە ئەڵێن حەزرەتی موسا و گەورەمان موسا و سەیدنا موسا. حەضرەت یعنی کەسێکە کە حازر بێ و لە شوێنێکا وجودی هەبێ. دیارە حەزرەتی موسا ئێستا ناو ئێمەیان نەماوە و خزمەتی لێرە نییە. بە زمانە عەرەبیەکەی لەوانەیە تۆزێک خەلەلی عەقیدی تێبکەوێت کە بڵێن حەزرەت، بەڵام ئێمە حەزرەت وەکو بەڕێز وەکو جەنابتان بەکارەهێنین لەبەرەوە لەفزەکان لە یەکتری جیا بکەینەوە ئینشاءڵڵا. دیارە زمانیشمان لەوچی هەروە ڕاهات بێ، بەکارهێنانی زۆر باش نییە بۆ ئاگاداریتان. ئایزەکانم، گەورەمان موسا یان پێغەمبەر موسا عەلا نەبینا الصەلاة وەسەلام پاشەوەی کە موعیدێکیان دانا ئەوان لە دەمیان دەرچووتیان موسا ئێمە با ڕۆژگارێک دانین و ڕۆژە تەحدید کەین بۆ ئەوەی کە مناقەشەیەکی گەرم و گوڕی تیا بکەین. حەزەتی موساش ئەم هەلەی قۆستەوە فەرمووی قالە موعیدکم یەوم الزینە، با ڕۆژی جەژن بێ موعیدەکەمان، بۆ لەبەرەوەی کە موسا ئەوێ زۆرترین کەس بێت و ئامادە بێت و حوزوری هەبێت بۆ ئەوەی کە شایەتی لەسەر ڕاستێتی پەیامەکەی ئەمبا. فیرعەونیش ئەوێ زۆرترین عەدەد و ژمارە خەڵک کۆکاتەوە دژی موسا، چکە ئازانێ هەر کەسێک کۆ بێتەوە هەر عەلەم و هەر بەیداغ و هەر هوتافی ئەمان لە ژێر دەمایە، لەبەرەوە هەمووی لەسەر ئەو حسێبە بن دژی موسا. بۆ باشە فیرعەون بەتەنیا خۆی دەرەقەت نایە، فیرعەون خۆی و دەست و دائیرەکەی تاقی کردەوە دژی موسا، هیچی پێ نەکرا. ئەم جارە ئەیەوێت چێ بێنێ؟ ئەیەوێ هەموو ساحیرەکان بێنێ، ئەبێ هەموو مامۆستای زانکۆ و هەموو کۆلیج و هەموو خاوەن شەهادەکان کۆکاتەوە دژی چێ؟ دژی موسا. چونکە ئەمانە دایمە سیراع بن بەڕێوە، دایمە زانکۆ سیراع با بەڕێوە لە هەموو شوێنێکە. ئەوانی چۆن خۆمە ئێمە زانکۆمان هەیە بۆ عیلم، ئەوان زانکۆیان هەبوو بۆ سحر. ئەم هەموو ترسە بۆ؟ ئەم حەشرە بۆ؟ خوای گەورە بە حەشر ناوێ، با بۆ چونکە هەرچی توانی کۆی کاتەوە هێنایی کۆی کردەوە. لەبەرەوەی کە کارەکە بەلای فیرعەونەوە زۆر گەورەیە، چونکە ئەزانێ ئەمەی بەرامبەری پێغەمبەری خوایە. بەڕاستە مامۆستا ئەی چۆن؟ ئەی بۆ مناقەشەیەکە، لەبەرەوەی کە ئەزانێ ئەگەر ئەمیش موسڵمان بێ ئەم سوڵتە و ئەم هەیمەنەوە و ئەم شتەی کە ئێستا لەبەردەستی ئایەتی بۆی ئەچێتە سەر لە ژێر سایەی ئیسلامە بۆی دەستنایە. لەبەرەوە فیرعەون نایەوێ موسڵمان بێ، بۆیە خوای گەورە فەرمێ وەجەحەدوو بیها، ئینکاریان کرد و هەڵگەڕانەوە، بەڵام وەستەیقەنەتها ئەنفوسهم، دڵیان تێری خواردبوو لە ئیمان. ئەیان زانی ئەمە ئیمانە، ئەیان زانی موسا پێغەمبەرە، ئەیان زانی ئەمە لای خواوە هاتووە، سوور ئەیان زانی کە ئەمە دینی ڕاست و حەقیقەتە، بەڵام ڕەتیانە کردەوە. وەکو چۆن کافرەکانی قوڕەیش ئەیان و اللهم إن كان هذا هو الحق من عندك، خوایە ئەگەر ئەم محەممەدە لای تۆوە هاتووە چی بکە؟ هیدایەتمان بە، نا مان خەرە سەر ڕێگەکەی، نا دڵمان پاکەرەوە، نا لە تاوانەکانمان خۆش بە، نا فأمطر علينا حجارة من السماء، بردمان بەسەرا ببارێنێ. هەر مسلمان نەبین بۆ محەممەد، ئیتر بردمان بەسەرا ببێنێرە، بەس ئێمە نەچینە سەر پەیامەکەی ئەو.
ئەو بوو لە شەڕی بەدرا ئەبوو جەهل جێشێکی عەرەمڕەمی کۆ کردوێتەوە بە پێغەمبەری خوا ڕێز عەشەتێ کوڕەکەیە نێرێ لە بڕۆ سەلام لە ئەبوو جەهلکە ئەڵێ قوربان ئەبەل حەکەم باوکم سەلامە لێکە ئەڵێ ئەگەر پێویستی بە قووەتی منە دژی محەممەد ئەوا جێشەکەم و شعبەکەم و عەشیرەتەکەم لە خزمەتی ئاەتی ئەڵێ بڕۆ کوڕم سەلام لە باوکە کە بڵێ ئەبەل حەکەم پێت ئەڵێ ئەگەر محەممەدە شوانەکەی لای خۆمان بێ جێشێکم بۆ کۆ کردوتەوە بە باوکیشی ئەو بە هەموو عەشرەت و بە هەموو دنیاش دەرەقەتی نایەن ئەگەر ئەو محەممەدەی کە ئێمە شەیناسین پێغەمبەر بێ قەسەم بەخوا نە من و نە باوکت و نە هەموو سەرزەوی دەرەقەتی ناین بەڵێ لەبەرەوەیان زانی خوا هەیە حەقیقەتەکەیان لە دڵات چەسپا بوو ئەم پیاوە ترسەکە لەوەیە ئەزانێ ئەم کەسەیە کەس نییە ئەژنا ئەبێ فیرعەون و ئەبێ موسایەک و هارونیەک بە دار ئەسایەکەوە چی بن وەڵا هەر با دار ئەساکەی خۆیان دارکاریانەکەم ئەخە چۆن نەتوانێ بەرامبەر ئەم جێشە جەبارەی فیرعەون بۆستێتەوە بەڵام فیرعەون ترسێکی هەیە خۆی ئەزانێ کوێی یەشێ خۆی ئەزانێ مشتەی هەمانەکە ناکوشتوێتی ئەژنا ئەو کوتەکە هیچ نییە کە بەدەستی موساوەیە بەڵێ بۆیە خەڵک کۆبۆتەوە و ئەو بەیانیە باشە بۆچی موسا بە عەقڵی خۆی ئەو ڕۆژاڵە بژێرێ لەبەرەوەی کە خەڵک جەمن خەڵک ئیش و کار و کاسبیان نییە لە دەوڵەتی ژێردەسا خەڵک دایمە بیری لای پول و پارە و سەروەتە بەڵام ئەو ڕۆژە ڕۆژی جەژنە و کەس بیر لەوە ناکاتەوە بچێ بۆ سەر ئیش هەموو خەڵک حازرن جەمعێکی زۆر خەڵکێکی زۆر بە بیتاقاتی دەژورەوە نا بلید مەجانیە و کەس پارەی پێ نایە گرنگ بەلای موساوە پەیامەکەی سەر بگا و خەڵک لی تێبگا و حاڵی بێ و دوای بەرنامەکەی خواکەوێ قەتیش ئەم خەڵکەی بە بەستی مباشیر و بەم هەموو کەناڵەی ئەلامیە مباشەرەتەن پەخشی موسا بکەن دەستی ناکەوێ بەڵام فیرعەونیش ئەوەی بەلایەوە گرنگە قوربانە بم هەر تۆم لە کیز نەچی ئیتر دایک و باوکش مەکەم بە قوربانێ هەر کورسیەکەی ژێری لەدەست نەچێ هەر بەڕێی لە ژێر دەرنێنن هیچ کێشەیەکی نییە لەبەرەوە چیەکە لەبەرەوە ئەو مارەی دوێنێ خۆی لێی ئەترسا ئێستا چی بۆ هێناوە ساحیرەکانی بۆ هێناوە ئەلێەوە قەینا بچنە پێشی شەڕەکەیەوە مارەکەیەوەش بخوا قەینا بەس من لە دوورەوە سەیرتانەکەم لەبەرەوە دایما سوڵتە و دەسەڵات خەمی خۆیان و کورسەکەیان بووە باوک دایک مناڵ هەرچیەکی لێ دێ مشکلی ئەمان نییە لەبەرەوە کە ئەبینی دایما زاڵمەکان زۆریان بۆیە شەعب بەچێتە سەر جادەکان ئەڵێ ئەمانەوێت ڕەئیسی جمهوریە لا بچێ ئەمانەوێ ڕەئیسی جمهوریە بگۆڕێ ئەمانەوێ ڕەئیسی جمهوریە ئیدام کرێ ئەمانەوێ ڕەئیسی جمهوریە مەحکەمە کرێ ئەڵێ خەڵکە کە ئەو مشکلەتان هەیە ئەڵێن بەڵێ ئەڵێ دەوا حکوومەتم بۆ گۆڕین و ڕەئیس وزەرای لا بایەکێکی درەغادە شوێنەکەی کورە قوربانی ئێمە مشکلەمان لەگەڵ توایە ئەم چڕوچاوی تۆ لاچێ ئێمە مشکلەمان لەگەڵ ڕەئیس وزەرا شتان نییە تۆ داشێکی دامایانی تو داشێکی داماخێتە شوێنەکەی ئێمە مشکلی ئێمە نییە بەس خۆم نەبێ مشکلە نیتریەوە حەزەکەن وەڵا حەزەکەن برام بژنەکەشتان بۆ گۆڕم هیچ مشکلەم نییە بەس خۆم پارێزراو بم بۆیە فیرعەون لێرانەیە ئەیوێت تەنها مناڵی فەقیر با بەکوشت مناڵی فەقیر لە پێشەوە بێ خۆشی لە دواوە سەیرکا و بمێنێ بەڵێ ساحیرەکانی کۆ کردەوە چەند ساحیری هێنابێ بە عەقڵی جەنابتان بۆ دوو کەس طبعا دوو ئەکرێ دوو کەسی بۆ بێنی دوو ئەکرێ چواری بۆ بێنی کورە نە هەر زۆر زۆر کاگاشتی بۆ بێنە کورە کاکە با 12 کەس بێ کورە هەر زۆر زۆرە کردە 100 کەس بێ و ببڕێتەوە ئەخە لە چۆ دیارە بن دوو کەس بەرامبەر 100 کەس یعنی هەرێکەوە فویەکیشیان لێ بکایتە فەقیراتشن بە ئاسمانە ئەم فیرعەونە ناو کرۆک بۆشە دوو کەس 10,000 کەسی هێنابوو بەرامبەریان داینابوو ئەیوش نابێ کەم بنوێنن بچنە دواییەکە و قەڵەباڵغی بکەن ثم ئەتوا صەفا هەمووتان لە یەک ڕیزە ئاوا چۆن خۆمان ئەوەستینە ڕیزی نوێژە جابزانی خوای گەورە بەم ریزی نوێژە ئیشی چییە ثم أتوا صفا إن هذان لساحران يريدان أن يخرجاكم من أرضكم بسحرهما ويذهبا بطريقتكم المثلى أم دو ساحرانية
هاتوون ئەیانەوێ لە ڕێباستی ڕاستی خۆیان لاتان بن هەڵتان گەڕێنەوە و ڕێبازی گەورەی هینتان لە خشتتان بەرن. قوربان ڕێبازی چی؟ پەیامی چی و بەرنامەی چی و ڕێگەی چی؟ ڕێگەی لای خواوە نەبێ کرچ و کاڵ و بۆش و بەتاڵە. ثم أتوا صفا هەمووتان بە یەک ڕیز ئادەی بتان بینم. وقد أفلح اليوم من استعلا ئەمڕۆ ئەو کەسەی کە گرەوە کە بەرێتەوە سەرکەوتووە. فأجمعوا كيدكم ها هەمووتان نییە قسەتان کەن بە یەک، زەختتان کەن بە یەک، فشارتان کەن بە یەک، سحرتان بکەن بە یەک، حەبلتان کەن بە یەک، پەتلتان بکەن بە یەک، ماتان کەن بە یەک، هەر هەمووتان بە یەک دەست لێ دەست و قووەتیش لە فیرعەون. بەڵێ ئەڵێ برا لە پشت برا بێ مەگەر مقەدەر لای عەسای موسا بێ. لەبەرەوە هیچ شتێ دەرەقەتی ئێوە نایە مەترسن. خۆشی لە شوێنێکا دانیشتووە و خۆی و وەزیر و گوزیر کە مەنزەرەکە بینن پێکەنینیان نییە. هەموو خەڵکە دانیشتووە بەرامبەر بە دوو کەس. طبعا یەکەم ڕۆژ هەر ساحیرەکان گومانیان بووە خوایە فیرعەون ئێمە ئەبا بەس تۆ بڵێ ئەو دوو پیاوە بیێرن بێن. یەخر وەڵڵی ناچێتە عەقڵمانەوە لێرە مامۆستای زانکۆ و لێرە مدیری جامیعە و لێرە ڕئیسی جامیعە و لێرە وەزیری تعلیم عالی و هەر هەمووی بێت و ئەمانیش دوو کەس باوەڕ ناکەم نوانی بەس کاکە ئێمە خۆ فیرعەون بانی کردین خۆر واگاڵتە نییە هەر بچین لەوێ بیبینین و بە خزمەتی دەستی بگەین و هەدیەیەکمان باتێ بەشی ئەو ڕێگەیەیە هەرە چین چۆن قابیلە. لەبەرەوە خۆشیان لە گومان بەڵام فیرعەون سوور ئەزانێ موسا حزوری هەیە. لەبەرەوە لە کۆکردنەوەی خەڵک کۆڵ نادا چکە ئەگەر ئەو ڕۆژە کۆڵ با و موسا حازر بێ ئەمە دۆڕێ حەیاتی. بەڵێ هەمویان کۆبوونەتەوە. فأجمعوا كيدكم ئادەی پلانەکانتان سەرخەن و ثم أتوا صفا وقد أفلح اليوم من استعلا. اینجا ئەمانە کۆمەڵێک خەڵکی دواکەوتوو دوو ساحرن ساحر هاتوون طریقە موسلاکەی ئێوە لە ناو بەرن لە ئەرزەکەی خۆتان دەرتان پەڕێن بۆی کە خەڵکەکە هین بیگرێ ئەرزی باوە باپیرم چۆن بەجێڵم بۆم دوانە ئی باش خۆمانیش هیچ نەبیستووە. فیرعەون تومەکە هاتە پاڵ موسا و براکەی ئەمانیش هەمان قسەی فیرعەون دووباراکەنەوە. کاتی خۆی پێشمەرگەی قوربەسەر هەبوو لەم خاکەیە هەڵەسان لە پێناوی ئەسکەری و لە پێناوی گرتن و کوشتن و لە پێناوی ڕاوەدونانە ڕایانە کردە شاخ. دژی حکومەتە وەستان شەڕیانە کرد دیفاعی لەم خاکە وڵاتە کرد. حکومەتی بەعز ناوی نابوون چی ئەزانێ مخەڕیب یعنی چی یعنی تێکدەر. ئەمە بەلای ئەوە مخەڕیب بەس بەلای خەڵکێکی کوردی بە شەرەفەوە کە جاش و جوش نەبوو ئەیزانێ وانە مخەڕیب نین. بەڵام ئەوەی قسەکانی ئەمی دووبارا کرد و پێی جێی بالعەمیل یعنی گیرفانێک کە سەر بە ئێران و سەر بە شوێنەکانی ترە. لەبەرەوە دایمە ئەم تومانە حازرە بۆ خەڵکی معارەزە بۆ خەڵکێک کە داوای گۆڕانکاری و تەغییر کا لە مجتەمەعە بانگەشە بۆ لای خوا بکە. دایمە سوڵتە تومەی حازری پێ ڕێک بە پێوە هێلکێنێ. ئەو خەڵکەش ئەبێ جۆگر بێ. بەڵێ جەماعەتی فیرعەون جەماعەتی ساحیرەکان وەستاون گەورەترین فرسەتە قەت فرسەتی وان دەست نەکەوتووە لە فیرعەونەوە ئاوا نزیک بن و ئاوا لێی بێنە پێشەوە. قوربان ئەئین لەنا لەئەجرا ئین كنا نحن الغالبین. قوربان کە مکافەئەیەک تەعیناتێ ئارزیاکردنیە خانوویە ئەرزێکی ڕوکن سیارەیەکی چاک هەدیەیەک هەشتێ لە دەستی جەنابە بکەوێتە خوارەوە ئێمە پێی رازین و لە خزمەتتاین. ئەئین لەنا لەئەجرا چاویان یعنی کەواتە چییە؟ کەواتە ئیمانیان بە قەزیەکە نییە. یعنی ئەگەر تۆ هاتووی میلەت و خاکەکە سەرخەی ئەبێ من بۆ نیشتیمانی خۆم بشکوژێم چی بکەم هەوڵ بەم چاو لە پاداشی کەس نەبێ. بەڵام ساحیرەکان ئیمانیان بە قەزیەکە نییە. هەتا ئێستا فیرعەون و دار و دەستەکەی بۆ خۆیان ئەیخۆن و هیچیان بەشی ئەمان نەیانەوە. ئێستا ئەمانیش بە فرسەت ێزانن فیرعەون ئیشی گەوتۆتە ئەمان داوای شتی لێ بکەن. یعنی قوربان بە مقابل
هیچێکمان بۆکەی قال نعم وإنكم لمن المقربين هەمووتان نزیکەکەمەوە هەمووتان مدیر عام و وەزیر و گوزیر و جێگر و وەکیل و مەنسەب و کورسی و پارە و هەموو شتێکتان ئێمێ بەس ئەمڕۆ فریام بکەون بەس ئەمڕۆ پشتم لێن لە عەرز کورە هەرچیەکتان بێ بۆتانەکەم بەڵێ کە ئەما بینن ئەو نەیتر حەماسەتیان بەرزە بێتەوە ساحیرەکان بە یەکجار بعزەتی فرعون بەگەورەی فرعون ئەمڕۆ ئێمە سەرکەوتوین جام دەگەنەڕینە ئەو هەموو 10,000 کەس پێکەوە بنەڕێنێ ئەو خەڵکەش جەماوەرەکە مشەجیعەکان کە یاری تەشجیعەکەن ئاوا بکەنەمی عەلەم بەرزکاتەوە ێ باشە موسا و هارون وەڵڵی نازام چۆن بە پێوە ماون بەڵام ئەمان بە پەتێکەوە بەسراون بەخواوە بە حەبلێکەوە بەسراون بەخواوە چۆنە ترسن مەخوا ناردوونی ئەمریکای زلهێز کە ئێوێ یەکێ بنێرێ بۆ لای سەرۆکی وڵاتێ لە تیارەکە دابەزێ ڕئیسی مخابراتی ئەمریکا لە تیارەکە دابەزێ و ڕئیسی وڵاتەکەی بە پیدیەوە تەوقەیەکی گەرمەکەن و باوشی پیاکە و ڕئیسی وڵاتەکە خۆی بە جاکە کامێرە لاچێ تەوەن تا کامێرە هەیە ئامێر دیکان پێکەنن کە کامێرە لاچێ لەوها هاتووم 1 10 کەس هەیە بۆ مەگری 2 مزگەوتەکان داخەی 3 ئاەتەکانی قورئانە گۆڕی 4 منهەجی مەکتەبە گۆڕی خوافیس ئەوە چێ فەرمیەتی ڕئیسی زلهێزەکان دەسەڵاتێکی دەسەڵاتی نییە لەبەرەوە ئەم پیاوە خۆکە لەوێ قساکە خۆ ئەگەر هەر شەعبەکەی لێکاتەوە تێڵاتڕێنێکن بەڵام ئەزانێ چێ ناردۆتی چۆن نەیوێرە دەستی تێکێشێ ولله المثل الأعلى نمونەی بەرز بۆ خوایە موسا ئەزانێ لە ئیشەوە هاتۆ لە چی بترسێ لە چی بترسێ لە مردن کورە 10 جار بە مردنە تێپەڕی و نەمرد تازە لە مردنی چی جا با بژمرێ لە پێناوی ڕێبازێکی حەقا چییە چی ماوە موسا بیکەی ژیانی خۆشە بردەسەر ژنە هێنا مناڵە بوو پارەت هەیە سەروەتت هەیە هەموو شتێکت هەیە گەیشتیتە 40 ساڵ پاشان چی با بمرم لە پێناوی ڕێبازەیە لەبەرەوە موسا پێکانی ئەڵی بەسەر ئەرزا داکوتراون بەرەوە ڕوویان تێکاڵە وەیلەکم وەیل بۆ ئێوە لا تفتروا على الله كذبا درۆ بەدەم خواوە نەکەن خۆمان زای زمان لە دەمیان نییە هەر عەساکەی پێیە ئەمە دەمیشی زۆر گەرمە وەیلەکم لا تفتروا على الله كذبا ئەوەی بینیتان لەم عیلمەی کە ئێستا لە بەینی من و ئێوەیان ڕوویان ڕوونی کەنەوە بۆ خەڵکی درۆ بەدەم خواوە نەکەن فيسحتكم بعذاب لناوتان باب عذاب لا يخويوا هیچم نەوتووە بەس ئەڵێم ئەوەی بینیتان وەکو خۆی درۆ نەکەن لەگەڵ ئەو خەڵکەیە کە وەستاوە چاوەڕێی قەراری ئێوەیە سەریان کرد بەیەکا ساحیرەکان فتەنازعوا ئەمرەهم بەینەهم سەریان کرد بەیەکا بەلبەلەیان تێکەوت وتیان وەڵڵای ئەگەرم کابرایە ڕاستکە ئێلانێکین کە ڕاستەکە مەجموعەیەکیان وتیان بابە ئەو فیرعەونە وەڵا ڕاستیشکە ئێمە ڕاستی ناڵێین هەر لە خۆی بەلبەلەیەکیان تێکەوت بەم کەلیمەیە وتیان بابە ئاخر ئەمە ساحیرە چۆن ئێمە وتیان بابە ساحیری چی ساحیر لە خوا ڕاکە ئەمەڵێ لا تفتروا على الله كذبا نای خوایە نەدرۆ بەدەم خواوە مەکەن ساحیر چۆن نای خوا بە بەخوا مشتێکی تایە بەڵێ قالوا يا موسى ساحرانە خەڵکێکی عادی نین خەڵکێکی بەردەم ئیستیعلامات و ناوسەیتەرەکانی فیرعەون نین خەڵکێکی بێئەدەب و فاشیری خوێندن نین لە تاواوچوو بن چەکیان بۆ فیرعەون هەڵگرت بێ خەڵکێکی مثقفن يا موسى إما أن تلقي وإما أن نكون أول من ألقى أي موسى فرمو دیارە چین بەئەدەبن دیارە چین بێمنەتن موسى فەرموو جەنابەت تەشریف سیحرەکەی خۆ دەست پێەکەی یاخود ئێمە دەست پێ بکەین یعنی وەکو بە خەڵکی بڵێن ئێمە بێمنەتین کاممان دەست پێ بکەین کاممان پەنارتێکە زووتر لێ بین ئێمە گۆڵی خۆمانەکەین گۆڵ چییە بیان گۆڵ چی بین ماوەسا گۆڵ چیچی خواف بکە ئەخر وەڵای گەنجی ئێمە بەداخەوە بەس لەم لوغەیەتیەکە بەس لە تۆپ و خۆشکور شەڕ و شت نەماوە
بڵێەوە ئەوە شەڕی زلهێزەکان و ئەوە قووەت و ئەوە ڕاجی مۆسار و هونەوەی نەما لەبەرەوە بەس بەمە تێگا. قال بل ئەلقوا دەی فەرمووی ئێوە دەستی خۆتان تاقیکەنەوە بزانم چیتان پێ. فألقوا حبالهم وعصيهم سحروا أعين الناس واسترهبوهم وجاءوا بسحر عظيم. لەم سەرەوە بۆ ئەو سەر 10,000 کەس حەبلی پێ و پەتی پێ و داری پێ و کورە ئەم تێڵایەکی بچکۆلی بەدەستەوە ئەوان چوون شێلمانیان بۆیە ناوە کردویانە بە مار و کردویانە بە حوشتر و کردویانە بە شێر و کردویانە بە دوو پشک و کردویانە هەر ئاگرێکم ناچێتە گیانی موسا. سەحروا عەینە الناس سحریان لە چاوی خەڵک کرد. ئەمە لە چاوی خەڵکا چییە؟ ئەمە لە چاوی خەڵکا سحرە. ئەی لە چاوی موسایە لەبەرەوەی کە موسا بۆ خۆی ساحر نییە لە چاوی هەمی بوو بە سحر هەمی بوو بە مار هەمی بوو بە شتی گەورە هەمی بوو بە قرژان هەمی بوو بە دوو پشک. لەبەرەوە فأوجس في نفسه خيفة موسى. موسا نێزانی کاتی خۆی سحری بینی بوو لە ماڵی فیرعەون و لە قەسری فیرعەونە بەڵام مامۆستای ئەم سحرانەی نەبینی بوو. مانە چەندێکە پرۆڤاکەن. لەبەرەوە ترسا تەسەووری ئەمەی ناکرد. فأوجس في نفسه خيفة موسى. ئینسانەکە ترسا لە بەرامبەرەکەی هیچی پێ ناکرێ. قلنا لا تخف. خۆی گەورە فەرمێ پێمانوت إنك أنت الأعلى. مەترسە و تۆ گەورەیت. وألق ما في يمينك. ئادەی ئەوەی بەلای ڕاستەوەیە ئەو شتە عەسایە هەڵدە. تلقف ما صنعوا. ئەوەی کە بەلای ڕاستیە و بۆ ئەساکە بوو فڕەیدا بوو بە مارێ زیندوو بووەوە دار نەما بە سحر نەبوو بە مار لە ئەمری خواوە دار بوو بە مار. ئینجا ئەڵێ شەرعی داری ئەوانیش بە مار. مارەکانی ئەوانە بێ بە دارەکەی موسا شەرعکرێنەوە نیە سەش خۆ ماڵی شەرعی دار بە مار نیە. هەرچی ئەوەی هەبووهی ئەوان هەر هەمووی هەڵوشی ساحرەکانی سەیرەکەن. بەس خۆمان قوت نەیە دار و حەبلەکانمان قەیناکە بە شێوەیەک ئەوان ئەپێچێتەوە و کۆیەکاتەوە و ڕەدیان ئەبڕێ هاشاوڵە هێنێ بۆ دار و دەستەکەی فیرعەون و بۆ ساحرەکان هەمووی پاشەکشاکە و ساحە چۆڵەکە. ئەم کەلەیە چی تێچوو؟ ئەم کەلەیە تاسە عیلمی تێچووە. ئەم هەموو زانا ساحرە لەم سەر بۆ ئەو سەر. ئەمە بە چاوی خۆیانە بینن ئەمەی موسا کردی سحر نەبوو. موساش داوای لێ کردین درۆ بە دۆ بخواوە نەکەین. ئەم کەلێ یەکسەر ئیمانی تێچێ و بە بۆشی نامێنێتەوە کە پڕ بوو لە ئیمان قورسە بێ ئەچێ بۆ سوزدا. فألقي السحرة سجدا. بەس ئەو کەلانە ئەچن بۆ سوزدە کە پڕن. کەلەی بۆش بە ئاسمانەوەی و پێی عەیبە سوزدە بەرێ بۆ خوا. هەموو دانەوین و کوڕنۆشی عەیبە بەس بۆ خوا نەبێ. هەموو گریانی پیاوێ عەیبە بەس بۆ خوا نەبێ. هەموو ملکەچکردنێ لە بەردەم هەموو تاغوتێکە عەیبە بەس بۆ خوا نەبێ. لەبەر ئەو سەرە شۆڕەکرێ بۆ خوا بەبێ ئیختیاری خۆیان قورسە بێ و سەنگینە بێ. فألقي السحرة سجدا. چۆن یانزانی خوا داوای ئەمەیان لێەکە؟ اختیار لە دەستی خۆیانە نەبوو. نا لەوە ئەچێ موسا و هاڕونیان بینی بێکات بێتە ناو شەڕەکەوە سوزدەیەکیان بردی بێ و ئەمانیش فێری ئەم سوزدەیە ببن. بەڵام سوزدا بن بۆ چۆ؟ ئێ باشە موسا و هاڕون لە نیەتی خۆیانە سوزدا بین بۆ خوای گەورە. ئەمان نازانن خوا کوێیە و گوێیان لە دەنگی موسا و هاڕونیش نەبووە. ئامەنا بڕەبی هاڕونە و موسا. ئیمانمان بە خوای ئەو دوانە هێنا. نازانی چێ. زانین خوای ئەو دوانە ڕاستن. چێ ئێمە شتا نایناسی. سبحان الله. قال آمنتم له قبل أن آذن لكم. فرعون هەڵەیاتێ خەریکە جێشەکەشی دەدەسە چێ؟ ئەوە ئیمانتان پێهێنا پێشەوەی ئیزنتان بەم بۆ تاغوت ئیمان هێنان ئیسنی تۆیەوێت؟ ناڕەزایی دەربڕین ئیسنی تۆیەوێت؟ هەڵگەڕانەوە ئیسنی تۆیەوێت؟ ئەبێ پرس بن کەن بە من کاتانەوێت
دەنگی ناڕەزایش بەرزکەنەوە کاتانەوە ئیمان بێنن سبحان الله سێم توقیانەکە آمنت بالله قبل أن آذن لكم إنه لكبيركم الذي علمكم السحر أما موسى قورا ما مصاتان في اليوم كتني كردون أما إن هذا لمكر مكرتموه في المدينة لتخرجوا منها أهلها أما بزمتان بوكت خلق كلام شاركة دار برينن هەتا ئێستا موظف بوون مواتینێکی صالح بوون خەڵکی چاک بوون نزیکی فرعون بوون پاداشتیان هەیە ئێستا لو قطعنا أيديكم وأرجلكم من خلاف دەست و قاشتان بەعکسەوە ئەبڕم يعني دەستی ڕاست و قاچی چەپ و دەستی ڕاست ولأصلبنكم في جذوع النخل ئەتان بەستم بەسەر دارخورماکانەوە نە ئەتان بەستم بە ناو دارخورماکانەوە یعنی ئەو نەشەتەکتانێن بەو دارخورمە زبرانەوە بەو نەزیفەوە خەڵک وا بزانن ناو دارخورماکانان سبحان الله وصلبنكم في جذوع النخل ولتعلمن أينا أشد عذابا وأبقى جازانن عذابي من سختيان عذابي خواكي موسى وهارون قربان دسمان دامينه أو كرنوشي بردمان بو خواي موسى وهارون أيبين بو توجنا أمانا عالمش حجن لسر خلقي أمانا ما مصاياني آينو بيشوان أمانا ما مصاياني زانكون أمانا تشيني سروي كوملغان قالوا لن نؤثرك على ما جاءنا من البينات والهدى شون تو أقورين وبو بيامي خواك بو من هاتو بو إيماني هنا ومانا إيماني چي درسك تان خينوا محاضرەیەک تان بینیوە لێلەتوڵ قەدرێ دانیشتون دوو ڕۆژ بە ڕۆژوو بوون هیچتان لە خوا بیستووە نە بەس ئەزانین ئەم پەیامە ڕاستە ئەم پەیامەش بە تۆ ناگۆڕینەوە ئای سبحان الله خەڵکمان هەیە 10 ساڵە هەر دانیشتێ گوێگرێ وتاریشی بۆی دەسەکا بەگریان لەو سەرەوە کە دەرەچێکی بیر نەما ئەمی ژێش تا یەک سوز دەی بۆ خوا بردو یەک سوزدا نازانێ ڕووگەکەی بەرەو چۆ بوو نازانێ خوا چییە بزانين پیام راسته لن نؤثرك على ما جاءنا من البينات والهدى تو ناگۆڕینەوە بۆ پەیامی خوا پاداش تو هەدیەکانی تۆ ناگۆڕینەوە بەخوا ئەی چی فاقضي ما أنت قاف چی لەدەستێ بڕۆ بیکە لەمە خراپتریش چی لەدەستێ بڕۆ بیکە بێ منەت بە منەتت بە پێڵاوەکانمان چی ئەوێرە بەرامبەر فیرعون ئەمە بڵێ بەڵام حاجزی ترس نەما خەڵک باشکرا هاتە سەر جادەکان و لە وڵاتەکانی وەکو سووریا و میسر و وڵاتانی ئیسلامیە دەنگیان بەرز کردەوە ئەنجا با بکوژین ڕۆژی 20 کوژی 30 کوژی چ لە کوژی بیکوژە فاقضي ما أنت قاف إنما تقضي هذه الحياة الدنيا خۆتۆ هەر بەقەدەرە قەتی ئەم دنیاە دەی هەر توانی لە دنیاە بمان کوژیت و هەر توانی دنیاکەمان لە دەستکەیتەوە بەڵام ئیمانێ لە دڵمانایە ناتوانین تازە لە دڵمانی دەربێنی دەری کێشی سبحان الله إنا آمنا بربنا إيما إيمانا هنا توبة ما كرد جنجا كان توبة ما كرد بو ليغفر لنا خطايانا بو أوي خوالي ما نخوش به بو أوي كأم قرانا ويما لم رمزاني أبو لا إخواتا وانا كاني بيشو ما بصريتوا وما أكرهتنا عليه من السحر چي يعني أو زورم لي توب بزور بيتا كردين وسحر بيا كردين يعني ما أنا بزورم لي هاتون فوئرا لخوشي خويا أنا سحري أنا كردوا بفرعون دفاعي على فرعون نكردوا يعني ما أنا ميان بصغر جيراون وتجنيدي إجباري بوا بلي وما أكرهتنا بزورم وبيا كردين والله خير وأبقى خوي قورا أمينيته بردواما إنجا سبحان الله صق بقرو جندرمە و پیا و کوژ و قەسابەکانی فیرعون بەرە ئەو مەشهەدە بێنە بەرچاوی خۆت ئەڵێ ئادەی قووەتی تەواری با داخڵ بێ ئادەی هێزی مخابەرات و هێزی جەیش با دابەزێ ئادەی با قووە خاسەکانی فیرعون و فیدائیینی فیرعون دابەزن چی بکەن ئەمما مەستا بەڕێزانە بەم چاکەت و پانتۆڵ و بووین باخ و احترامەوە پاڵیان خەنە و کومەڕ یەک بە دوای یەک کاسەریان بڕن سبحان الله مەنزەرێکی زۆر عەجیبە 10,000 کەس بە دوای یەک کاسەر بڕی
یەک کەس هەستایە بڵێ من سەرمەبڕن پەشیمانم نە. مەڕ ئەگەر بیکوژیتەوە مەفروضە چەقۆکەی لێ بشاریتەوە و نێڵی مەڕەکەی تر و خوێنی تر ببینێ. ئەم پێش خۆیان سەر بڕیوە و لە خەی دێ ئەمیش بووین باخەکەی شلە کاتەوە و گردنی حازرەکا بۆی کە ئەمی سەر بڕن. سبحان الله. ناکرام ئیمانە دوا بخرێنە، ناکرا بە دزیەوە دوای بچن بۆ لای موسا ئیمان بێنن، ناکرا وەکو خەڵکێکی لای خۆمانە لە مامۆستا من 10 ساڵە لە کولیەیەم و کەس پێم نازانە خەمدا موسڵمان و نوێژەکەم. نابێ ئیمانە دوا بخرێت، چکە ئێمە شایەتین بەسەر ئەو خەڵکە، ئەو خەڵکە سەیری ئێمەکە. بۆ چکە ئەیانزانی مردنێکیان لەسەرە. باشترین شتیش کە ئینسان پێی بمرێ سەربڕینە، نەزیفە. بۆ چونکە حیوان ئەگەر مدار بۆ گۆشتەکەی بۆ گەنەکە، چونکە ئەو بەکتریایی کە ئێستا تایەتی پاش نیو سەعات دەبێت بە 2 قاتی بەکتریا لە خوێنەکەیە، پاش سەعاتێک ئەبێ بە 3 قات، پاش 2 سەعات دەبێت بە 4 قاتە تا بێ بە 10 قات و خوێنەکەی گۆشتەکەی بۆ گەنەکە. بۆیە گۆشتی مدارەوە بۆ حرامە. بەڵام ئەگەر ئینسان شەهید بوو خوێنەکەی لە لاشە دەرچوو بەکتریاکە لی هاتە دەرەوە، چکە خوێنی ئینسان بۆچی خوێن خواردن حرامە؟ چکە پڕە لە بەکتریا و لە میکرۆب. ئەگەر خوێن لە لاشە هاتە دەرەوە خوێن لاشە پاکە بێتەوە، گۆشتەکە پاکە بێتەوە. بۆیە خوێنی شەهید بەردەوام ئەڕوا و ناوەستێ، لاشەکەشی بۆگەن ناکامێنێت تا ڕۆژی قیامەت. ئازارەکەشی بەقەر ئەوەندەیە کە مێرولەیە گازێ لە یەکێ بگرێ، کاتە ئازارەش نەما الحەمدولله. یعنی ئەگەر ڕختان لە مردنە و لە مردن ئەترسن بە شەهیدی و ئەو خوێنەتان با دەرچێ بۆی بۆگەن نەکەن. بۆی دوای مردنیشتان بێت بە دەرز و عیبرەت بۆ خەڵک و مامۆستا خوێنەکەتە گۆشتەکەتان بە خەڵکی خواردن بێ. وانە بۆی کە لە دنیاە نا لە قیامەتە ئاو خەڵکەی کە لە دایرەیەکا وەستاوە ئەلێ کاکە لە تۆ ئاستێشک نابێ، ئاو ڕۆژەی کە لە قیامەتە هەر یەکە و سەری کردوتە کۆشی خۆیەوە. يوم تأتي كل نفس تجادل عن نفسها. ئای لەو ڕۆژی لە قیامەتە هەر یەکە و مناقەشەی خۆیەک ئەخوایەتی وازی لێ بێنن لە دایکی لە برای لە کچی لە کوڕی نەپرسن، بەس خۆم نەفسی نەفسی نەفسی. کەس ناپەرژێتە سەر کەس. ئەمی شەهید بۆ و شفاعەت بۆ 7 لە ئەهل و بەیتی خۆیەکە. وەرە ڕزگارتان کەم. ئەمەش بۆ قیامەت. ئەم شەرەفە دەست چێ ئەکەوێ؟ بۆ چکە نەتو شجاعی سووری خوێنەکەی پێوەیە لەسەر دڵی لای خوای گەورەوە. ئەمانە نزیکەکانی خوا، نزیکەکانی فیرعەون نین. بەڵێ ئایزەکانم، فیرعەون بردێەوەیان دۆڕا. فیرعەون دۆڕا. ئەی بۆ 10,000 کەسی سەر بڕی. علامەتی دۆڕانی بوو. ئەی شیوعەکان بۆچی لە سەردەمی ستالینە 6 ملیۆن ئینسانیان کوشت؟ لەبەرەوەی کە لە کیان وجودی خۆیانە ترسان. لەبەرەوەی دوێنێ عەرزم کردن دایەمە پیاوی ترسنۆک دەسێچێتە خوێنی بێتاوانەکان و بێدیفاعەکان. ئەمە ئەو پەڕی دەرەجەی ترسنۆکیە. فیرعەون بە پاشەڵی سوورەوە گەڕێتەوە بە قەسرەکەی. لەمە خراپترتان پێ بڵێم، دار و دەستەکەی یەنە دیکی یەنە بنکڵێشەی. ئەتەذەڕ موسى وقومه ليفسدوا في الأرض ويذرك وآلهتك. واز لە موسا ئەهێنی، واز لە موسا ئەهێنی لەگەڵ قەومەکەیە، واز لە تۆ خواکەت بێنن. ئەها موسا فیرعەون اینجا زۆری بۆ هاتووە، ئەها اینجا خوای بۆ دروست بووە. ئەی تا دوێنێم خوای تۆ لەکوێ بوونەتەوە من خوای گەورەی ئێوەم؟ بەڵام ئێستا زۆری بۆ دروست هاتووە. ئەبێ خوایەک لە بۆشاییش بێ دای تاشێ بۆی منافەسی خواکەی موسای پێ بکە. تا ئێستا خوا کوا؟ بەڵێ دایمەش دار و دەستەکە ئەزانن ژیانیان بە فیرعەونەوە ماوەتەوە کە فیرعەون ڕۆی ئەبێ ئەمانیش ماڵاوایی کەن لەبەرەوە فیرعەون هانەیەن بۆی کە بڵێ سەنوقەتیل ئەبناءەهم وەنەستەحیی نیساءەهم وئینا فەوقەهم قاهیرون. پەلەمەکەن مناڵەکانیشان سەرە بڕین، خۆیان سەر بڕی کافی نەبوونا، مناڵەکانیشان سەرە بڕین. دیسانەوە ئەمە جەولەی دووەمی سەربڕین و کوشتاری قەسابخانەکانی فیرعەونە. دووبارە ئەبێ مناڵ سەر بڕێتەوە. سبحان الله. یعنی لە مناڵیشە ترسی؟ لە مناڵیشە ترسم. پیاوتان بینیوە کاچێ بۆ سوڵح بەناو دژمنەکانی هاتیە پەڕێ،
ئەیبەن بۆ ماڵی دوژمنەکەی لێ لەم بەری دوژمنە و لەو بەری دوژمنە سنگ دەرەپەڕێنێ لە هاون بۆ سوڵح هاتووم ئەژنە ئاوا بە ئاسانی دەستان ناکەوم چەکیشی پێ نییە چەکیشم پێ نییە بۆی کە بزان بەزان چیە زۆر لە مناڵە ترسێ چیە زانێ شێت دەم خۆش شێت زۆر لە مناڵە ترسێ بە کۆڵانە کارۆد و مناڵی لێ بەردەگرێ بە دەستێ و فڕکەی بەردی ئەگاکە و مناڵە نه ئەزانێ خەتەری بۆ سەر شەخسیەتی ئەم هەیە سە گاڵتەی پێەکەن ئەگاتان لێتی قەت پیاوی عەقڵ واکە قەت پیاوی گەورەتان بینیوە لەگەڵ مناڵە دەستەوی خەبێ هەمە چی وەڵای زوی کوژم ها یەک بۆگزی لێم ئەیکەم بە نانەقەیسی لەبەرەوە دایمە ئینسانی بچووکە ترسێ ئینسانی گەورە ناترسێ جارێکە عومەری کوڕی خەتاب بە ڕێگەیە کاتەیە پەڕی کۆمەڵێ مناڵی لێبوون مناڵەکان هەمووی ڕایان کرد تەبعەن عومەری کوڕی خەتاب پیاوێکی زۆر بەهیبەت بووە یەک مناڵ مایەوە عەبدوڵڵای کوڕی زوبەیر مایە بە تەنیا لاوەڕاستی جادەکەیە عومەری کوڕی خەتاب کە گەیشتە سەری وتی وەرە کوڕم تۆ بۆچی ڕاو نەکرد ئەوان ڕایان کرد تی لەست مذنبا فأخشى عدلك ولست ظالما فأخشى ظلمك والطريق يسعني ويسعك تتوانم نكرد ولا دادوەریەکە و بترسم سزان بیت ظالمی ژنیت لەستەمەکە بترسم ڕێگەکە جێی من و تۆشە بێتەوە فەرموو بەیاتێ پەڕە تی وەڵڵای ئەم مناڵە پیاوێکی زۆر گەوری لێ دەرەچێ فیعلەن کەڵە پیاوی لێ دەرچوو بەڵێ خۆشەویستەکانم فیرعەون لە چیە ترسێ فیرعەون ڕۆژێ مناڵەکەی بە هەڵە داوانیە باوە چی بۆ کچم ئەزانی ئەو ژنەی کە قژم دایانێ ئێستا مناقەشەی لەگەڵا کردم وتی چی ڕۆڵە طەبعەن تەقریر و بەردەوامیش نووسینگەکانی فیرعەون و مخابەرات و ئەمن و دەستگاکان بەردەوام تەقریر بەرزەکەنەوە فڵان موسڵمان بوو فڵان ئەمە خەتەر نییە لەناو قەسری فیرعەونە چی خەتەرە باوە ئەوەی قژم بۆ دایانێشانەکە کەوتە خوارە وتی بیسم الله وتم باوکم وتی نا خوای من و باوکیشە تۆ بەخوا نازانێ باوە بانی کە باوک بانی کە نزیحەتی کە لێی بە دینی کە ینی عەقڵی کە بۆم تیابانی کە نوەرە ئەوە لەکی ڕەب سیوای غەیری من خوات هەیە فەرمی ڕەبی وڕەبوکە الله ئەم بۆیە هاتووە ئەم زەلیلیە ئەچێژێ لە ماڵی فیرعەونە بۆی مناڵەکانی بەخێوکە ئێستا بەم جورئەتەوە خوای من و تۆش ئەڵڵایە فەرمێ مناڵی هەیە بەڵێ 4 کوڕی هەیە 4 کوڕی چاوگەشی جوان بچن بیانێنن هەتا ئێرە خۆش بوو بەس خۆم بووم بەس کوڕەکانم نا بۆ ئەم پیرەژن کۆشیەم بۆیە کردووەمانم بە هەتیوی بەخێو کردووە پێ بگەن بۆ خۆم خەینا بەس بە ئەوانە نا هەر ڕژێمی بە ئەسکشەکە و ژنەکەی هێنایی و ئێحترافەکە یان کچ و ژنەکە دوالێ بکەین هەموو شتێ بەس ئەمەیان نا یەک زەیتی بۆ ئەکڵێن مناڵی یەکەم یە دوازانێ فیرعەون هەدیەیان نەداتێ و بەرە جەژنانە چکە ئەمڕۆ نزیکی یەومی زینەیە ئەم ژنە لە ڕۆژی جەژنا لەگەڵ ساحێرەکانە موسڵمان بووە واسان جەژنانە وەرەگرێ یەکەم کوڕی ئەگرن بۆ ناو زەیت ناگات دەنگ و هاوارکە یەکسەر ئەتوێتە و ئێسقانەکانی گوێتە سەر زەیتەکە دووەم سێەم وەکو ئەوەی کە هەموو جارێ پارچەی لە جرگی مافرەتە بکەیت و بیخەیتە ناو ئەو زەیتەوە واللهی ئەمەیان زۆر خۆشترە 4 پەلی لێ بکەنە و بیخەنە زەیتەکەەوە زۆر لەم 4 مناڵی خۆشترە هەتا ئاخر مناڵ ئەیگرێ بە باوشیەوە تخوامەشی لە خۆرە یەقینە مناڵەکە دەمی لە گۆی شیرەکە کاتە وەڵێ یا ئوممە ئیصبری فەئینەکی عەلا حەق دایجان سەبر دایجان ئارام گرە تۆ لەسەر حەقی بەڵێ بێمرێت ئەویشیان تەسلیمەکە بۆ لای خوا بیان بینێتەوە بەزەرێت فیرعەون خوایەک تەکلیف دەی پەشیمان بوویتەوە ئاوا پاش و 4 کوڕەکە ڕۆی اینجا پەشیمان بیتەوە نا
ئەگەر مردم ئێسک و پرۆسکی هەمومان بخەرەیە کفنەوە ئینجا بمان شارەوە. بۆیە پێغەمبەری خوا فەرمووی کە چوومە ئاسمان بۆنێکی خۆش هاو بەسەر مامانە چێ بوون؟ ئەسحابی بەدر بوون؟ نا. وتم جبریل ئەم بۆنە خۆشە چێیە؟ وتی ئەمە قژداهێنەرەکەی کچەکەی فیرعەون و مناڵەکانێتی. ئاسمان لای خوا ئێمە کامرین بۆگە نەکەین. ئەم لاشە پاکانە نابێ بۆگەنکە نەبێ بۆنیان لەوێ بێ، ئەبێ لاشەیان لەوێ پارێزراو بێ. لەبەرەوە فیرعەون هەست بە خەتەرەیەکە ئەوە کێشەکەوتە ناو عایلە و ماڵ و مناڵی خۆیەوە. چێ هەڵەیاتێ؟ ئەنجا ئاسیا هەڵەیاتێ. ئاسیا ئەگری ژنەکە بۆ ئەگری؟ منیش موسڵمان بوومەکەوانە سوبحان الله ئەو کۆی هەمووی ملی دەچە خۆ بسوێ. ئاسیا تۆش موسڵمان بووی؟ بەڵێ لە ڕۆژی ساحیرەکانەوە منیش ئەو حادیسەیەم بینی موسڵمان بوو. ئاخر ئەو کوژمەکەوانە لێکم بێ منت بە. سوبحان الله ئەما فەرتا بێت چەند کەس نینۆکی بۆ صاف کرد بێ و چەند کەس بۆ یاخیقژی بۆ کرد بێ و چەند کەس جلی بۆ گۆڕی بێ و چەند کەس دەبەر پێیاکەوت بێ. ئەچێتە ناو خەڵکەوە فیرعەون ئەڵێ ئاسیا چۆنە ناسنە فەرمێن شاژنە لەناومانە، ئەڵێ دەی موسڵمان بۆ ئەڵێ بیکوژە. ئاسیا هێنن لەو بیابانەی میسرای خەنە سەر بەردێک، چوار مێخەیە کێشن. چاوی لە قسڕەکەیەتی، بەڵام ئەم قسڕە خۆشی تیانە بینیەوە چکە بە زۆر کاتی خۆی دراوە بە فیرعەون. هەڕەشی لێ کردەوە فیرعەون لە باوکی وتی یان هەمووتانە کوژم یان ئەو کچەمەی تێ. لە ناچاری ئاشووی کرد بە فیرعەون. سەیری ئەم قسڕا کاکە خێری تیانە دیوە، بەڵام یەک خێری تیا دینی کە موسای تیا بەخێو کرد و ئیمانی تیا هێنا. ئای سوبحان الله هەروتم قڕەت عەینی لی وەلەک، ئەم مناڵە مەکوژن ئەم موسایە با بێ بە چاوگەشی بۆ من و تۆی فیرعەون. فیرعەون وتی بۆ تۆ بێ بە چاوگەشی بەس بۆ من نابێ. بوو بە چاوگەشی و هیدایەت و وەسائلی ئیمان بۆ ئەم ئافرەتە. ئێستا مافرەتەش ئەمرێ و دنیا بەجێڵێ، بەڵام سی قەسڕەکەیەکە ئەم هەموو ناز و نیعمەت و خۆشیە بەجێڵێ منەتی پێی نییە، چونکە خۆشی لە دەست فیرعەون نەبینی. ئەڵێ رەبی ابنی لی بەیتەن فی الجەنە، وایە؟ ئەڵێ چی؟ ئەڵێ رەبی ابنی لی چی؟ فەرمێ رەبی ابنی لی قەسڕەن فی الجەنە. بەم ڕاستکەنەوە رەبی ابنی لی عندەکە، خوای گەورە لای خۆت، ئیتر لای خۆ بێ مشکیلەم نییە چییە بێ، حەزەگایە خەیمە بێت هێچم، بەس لای خۆ بێ مشکیلەم نییە. رەبی ابنی لی عندەکە چی؟ قەسڕەن؟ نا، ئەم لە قەسر بێزارە، لە تەلاری فیرعەون بێزارە. بەیتەن فی الجەنە، ماڵێکم لە بەهەشتا بۆ دروستکە. ونجني من فرعون وعمله ونجني من القوم الظالمين. بەڵە خۆشەویستەکانم کاتیەوە نهاتووی مەجلس بەرزکەینەوە بڵێین خوای گەورە لای خۆت، لەم ماڵەی خۆت، لەم شوێنەی خۆت دەستێ لێ بەرزەکەینەوە ئەڵێین ماڵێکمان لە بەهەشتا لای خۆت بۆ دروستکە. خوای گەورە لێمان خۆش بی، ڕەحممان پێ بکەیت، ئیمانمان سەلامەت کەی، بە موسڵمانەتی بژین، بە موسڵمانەتی بمرین، لەسەر کەلیمەی شەهادەت و ئیمان زین و بینەوە. اللهم توفنا وأنت راض عنا، اللهم توفنا وأنت راض عنا، اللهم توفنا وأنت راض عنا. السلام عليكم ورحمة الله وبركاته.